پایتەخت میدیا لە هەر کوێیەکان سڵاوتان لێ بێت وا دیارە دوانیوەڕۆی ئەمڕۆ دوو بنەماڵە لە سنووری قەزای بەردەڕەش بە چەکی قوڕز ڕوبەڕووی یەکتر بوونەتەوە. من دەمەوێت لەسەر ئەم بابەتە دوازانیاریەکانتان لە هەولێرەوە پێ بدەم. وا دیارە لە ئێستادا یەکێک لە بریندارەکان گواستراوەتەوە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵاتی هەولێر، واتە بەشی تەواریەکەی نەخۆشخانەی ڕزگاری لە شاری هەولێر. من قسەم لەگەڵ بەشێک لە کەسوکار و براو خزم و ناسیاوەکانی بنەماڵەی ئەو قوربانیە کرد. ئەوان باسییان لەوە کرد ئێمە لە ئێستادا سێ بریندارمان هەیە. دوو لە بریندارەکان ڕەوانەی یەکێک لە نەخۆشخانەکانی دهۆک کراون و هاوکات بریندارێکی ترمان هێناوەتە ئەم تەواریەی هەولێر بەشی فریاکەوتنی ڕۆژهەڵاتی هەولێر. ئەوەی کە ئێستا هێنراوەتە بەشی فریاکەوتنی ڕۆژهەڵاتی هەولێر ناوی محەممەد جەمیلە، تەمەنی 39 ساڵەوە، دوو ژنی هەیە، خاوەنی 8 بۆ 9 منداڵە وەک ئەوەی کە خۆیان باسییان لێوە کرد. ئەویان بە سەختی بریندارە و هاوکات لە ئێستادا ئەم بریندارەیان کە لە بەشی فریاکەوتنی ڕۆژهەڵاتی هەولێرە لێرەدا لەژێر چاودێری چڕی پزیشکیدایە و گوتیان ئێستا دەینێرین بۆ ئەوەی کە نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێت و هاوکات خاڵێکی تریش ئەم بریندارەی کە لێرەیە گولە بەرسەری کەوتووە و نەزیف بووە، بۆیە بردویانەتە بەشی چاودێری چڕۆکۆی ینی بەشێک لە کەسوکارەکەی لێرەنە. ئەوانەی کە لێرەنە بنەماڵەی بشار جەمیلن، دانیشتووی دەوروبەری سنووری قەزای بەردەڕەشن. وا دیارە ئەوان بە گوتەی خۆیان دوانیوەڕۆی ئەمڕۆ ویستویانە بۆ پرسەیەک بێنە شاری هەولێر، بەڵام لە ڕێگادا لە ناوچەیەک بە ناوی سەما ڕێگەیان لێ گیراوە لەلایەن بنەماڵەکەی تری بەرامبەریان کە ئەوانیش ناویان بشار مشیر ئاغایە و ئاغان، بەڵام ئەوانە بە گوتەی خۆیان ئاغانین و خەڵکی ئاساین. دوای ئەوەی کە ڕێگەیان لێ دەگیرێتن لێیان دەدرێتن بە دوو ئۆتۆمبیل بە دوایان کەوتون و بە چەکی قوڕز ڕوبەڕوویان دەبنەوە. لە ئەنجامدا ئەوانە سێ کەسیان لێ بریندار دەبێت، بەڵام بە گوتەی خۆیان ئەوانیش چەکیان بەکار هێناوە و تەقەیان لە بەرامبەری خۆیان کردووە. و هاوکات خاڵێکی تر ئەوانەی کە لێرە ئەوەی کە بریندارن ینی لە بنەماڵی بشار جەمیل، ئەوانەی کە بریندارن یەکێکیان ناوی بشار جەمیلە، ئەوانی تریش یەکێکی تر براکەی خۆیەتی کە بریندارە و ناوی سەردارە، سەردار جەمیل و هاوکات یەکێکی تریشیان بریندارە ناوی محەممەد سەردارە بە گوتەی خۆیان. واتە ئەوانە لە ئێستادا خاوەنی سێ بریندارن، دوو لە بریندارەکان ڕەوانەی نەخۆشخانەیەکی دهۆک کراون. ئەو بریندارێک کە لێرێ ناوی بشار جەمیلە، ئەو بریندارێ ببورن کە لێرە ناوی محەممەد جەمیلە. محەممەد جەمیل 39 ساڵە و خێزاندارە و خاوەنی دووژنە. بریندارەکەی تریان ناوی بشار جەمیلە کە برا گەورەی ئەوانە بووە، ڕەوانەی نەخۆشخانەیەکی دۆ کراوە و گولە بەرسەری کەوتووە. بریندارەکەی تریان ناوی سەردار بشارە، کوڕی بشار جەمیل، ئەویشیان بریندارە، بەڵام بە گوتەی خۆیان برینەکەی ئەو سووکە و گولە بەسەر تیغ بەر ملی کەوتووە. بە گوتەی خۆیان من یانی کە قسەم لەگەڵیان کرد لە ژوورەوە، هەڵبەت گوتیان قسە بۆ کامێرا ناکەین لە ئێستادا. بە گوتەی خۆیان هیچ کێشەیەکی کۆنی کۆمەڵایەتی لە نێوانیاندا نییە. ئەم کێشەی کە ئێستا سەری هەڵداوە نوێیە، تەنیا بەهۆی ئەوە بووە کە هاوناو بوونەواتە بشار جەمیل هاوناوی بنەماڵی بشار مشیر ئاغایە. کێشەکە بەهۆی ئەوەوە سەری هەڵدایە و نێوانی پەیوەندیەکانی نێوان خۆیان خراپە. بە گوێرەی زانیاریە نافەرمیەکان بنەماڵەی ئەوانیش واتە بنەماڵەی بشار مشیر ئاغا ئەوانیش برینداریان هەیە. بریندارەکانی ئەوان بە جۆرەی زانیاریە نافەرمیەکانیانی هێنراوەتە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژ ئاوای هەولێر، ئەوانی شێنراونەتە هەولێر. ئەمەی کە بۆم باسکردن ینی دوازانیاریەکان بوو لەسەر ئەو شەڕی کە لە قەزای بەردەڕەشەیە و هێنانی بریندارەکان بۆ هەولێر. کورت و خود بابەتەکە ئەوەیە بنەماڵەی بشار جەمیل لەگەڵ بنەماڵەی بشار مشیر ئاغا ڕوبەڕووی یەکتر بوونەتەوە لە کاتی ئەوەی کە بنەماڵەی بشار جەمیل لە
قەزای بەردەڕەشەوە بەرەو هەولێر بەڕێکەوتوونە لە ڕێگادا لە ناوچەیەک بە ناوی چەما بنەماڵەی بشار مشیر ئاغا ڕێگەیان لە بنەماڵەی بشار جەمیل گرتووە. لە ئەنجامدا چەندین برینداری لێکەوتەوە. یەکێک لە بریندارەکان ناوی محەممەد جەمیلە برای بشارە هێنراوەتە فریاکەوتنی ڕۆژهەڵاتی هەولێر. برینەکەی سەختە و لە بەشی چاودێری چڕدا لە ئینعاشدایە و قەرارە واتە لە ژێر نەشتەرگەریدا لە ئێستادا و دوو برینداری تریان هەیە. یەکێکیان خودی بەشارە ئەوی تریش کوڕەکەی بشارە. ئەوان ڕەوانەی نەخۆشخانەیەکی پارێزگای دهۆک کراون لە بەرامبەردا بنەماڵەی ئاغا کەشکە بشار مشیر ئاغان ئەوانیش برینداریان هەیە و بە جۆرەی زانیارە نافەرمیەکان هێنراونەتە نەخۆشخانەی ڕۆژئاوای شاری هەولێر. ئەمەی کە بۆم باسکردن تەواوی ئەو زانیاریانە بوو کە کەمێک لەمە و بەرژیانی کۆی پلاتفۆرمەکانی تەنی وەک هەمیشە لە بوونی هەر زانیاریەکی تر چاوتان لەسەر پلاتفۆرمەکانی پایتەخت میدیا بێت.